دیوانی پشدەری مەلا ئیبراهیم ڕەسوول شێخ ئاودەڵی ئامادەکردن ئاری یاران خوێندنەوە ڕەوان ڕەشاد ئاکرێی شەوڕەوی لە خەلوەدا بوو کە هات قاسدی خودای جەلیل مەقسوودم بەم قاسیدە ڕوح حەزرەتی جوبرائیل ئەم زاتە موقەددەسە بە ئەمری ئەم قاسیدە خۆی نەگرت و هەڵستا بێ تەئخیر و بێ تەعتیل بوو بە ئیمامی هەموو جەماعەتی بوو کردن سەف بە سەف ڕادەوەستاند بە کەثیر و بە قەلیل تەی کرد و باش تێپەڕی لەم زومرەیە نووریە بەسە بۆ فەزلی ئەو ئەفزەلی کولی قەبیل خولاسە خوڵسی ئەم کەلامە بێ کەم و زوور ڕەسوولوڵڵا بەحسی تووی داوی کولی عەلیل هەتاکوو ثوممە دەنا فەتەدلا پێت بڵێم کە قابە قەوسەینی ئەو ئەدنا کە جسم و ذەلیل پشدەری داوا بکە توو شەفاعەتی حەزرەتی ڕەسوولوڵڵای عەزیم لە مەحشەر نابی زەلیل